ئەو ڤیددیوە تایبەت بە پایتەخت میدیا ئەو ڕۆژ 34مین ڕۆژە بە پشتیوانی خوای گەورە لە ڕێگام لە ناو خاچی سعودیا نزیکەی 1100 کیلۆمەترێک لە بەردەمم مایە 1000 هەتا 1100 کیلۆمەتر و ئینشاڵڵا پشتیوانی خوای گەورە دەگەمە جێ و لەوەتی هاتوومە ناو خاچی سعودیا. ئەلحەمدوللا لە فەزلی خوای گەورە لێرە خەڵکەکە زۆر بە گەرمی دێنە پێشوازیم و لە هەمان کاتدا پشتیوانی خۆیان نیشان دەدەن و دەستگا ئەمنیەکانیش ڕۆژانە 4 بۆ 5,000 دەوریاتەکان دێنە سەر ڕێگام دوای پرسیار و ئەوانە دڵنیایی لەوەی دەکەنەوە کا من سەلامەت بم و پێویستیم بە هەر شتێک هەبی لە ڕێگەی با بڵێن ژمارە پەیوەندیەکانیانەوە دەتوانم پەیوەندیان پێ بکەم کەوەش لە فەزلی خوای گەورەیە و ئینشاڵڵا ئەمن بەردەوام دەبم هەرچەندە ناخۆشی و با بڵێن کۆمەڵک سەختی هەبووە بەڵام بە پشتیوانی خوای گەورە هەموویم تێپەڕاندیە و ئەو باقیەکە مایتم ئینشاڵڵا خوای گەورە پشتیوانمە و لەگەرمە بە فەزلی خوای گەورە ئەویش تەواو دەبی و ئینشاڵڵا چۆکدا نادەم چکە ئەمە نەوەی سەلاحەدین ئەیوبین و نەوەی سوڵتان مزەفەرین و خوای گەورەمان لەگەرە